إلى متى؟ هتاكي براكم هتاكي، يعني تو بتماي هتاكي قناحكي، بتماي هتاكي بالك لي في الشوكيت حساب واخوانكيت كاك أمريت همومان أمرين. والله سنرحل من هذه الدنيا، لم دنيا الروين بياني نادو بياني إن صالنا دا صاليتا ترنا بالصاليتر أليس الصبح بقريب؟ أري بياني نزقنية كاك الصد صاليتر جوكو بياني وايا. الله سبحانه وتعالى وصف قيامة من بوكا بتشاوتروكان أو هو أقرب بل كل تشاوتروكانش نزيكتر أمرين كواتا بابو خواي جورا خومان يقلاكينوا با تصفي حسابات يبكي. حاسبوا أنفسكم قبل أن تحاسبوا. وضع مان زور خرابة بريزان زور خرابين من قليم لخوم هي سرتا زور خرابين. كاك قرآن ما نهجر كردوا، سنة رسول الله ما نهجر كردوا صلى الله عليه وسلم. كاك خانواده كان خريكة برو داروخان أروات. كاك مسلسلات مالكاني ويران كردوا، موديلات مالكاني ويران كردوا. جنو كچی ئێستا ڕووی کردوتە دنیا وای لێ هاتووە شەرم لە دایک لە باوکو لە کەسوکارەکەی ناکات، وای لێ هاتووە ئێستا بەتەنها ئەڕوا لە شوقەیەکە ئەژێت سەپۆرت ئەکرێن کوفر و ئیلحاد ماسۆنیەت یارمەتیان ئەدات سەپۆرتیان ئەکات. با ئیعادە نەزەری خۆمان کەینەوە بە خۆمان بچینەوە. ئەم ڕەمەزانە و هەر ڕەمەزانێکی تر کە خوا بیکا بە قسمەتمان مەدرسە کاتی قوتابی ئەڕوا پێ ئەگات ئەبێ بە مامۆسا ئەبێ بە قودوا. ئەم مانگە کۆ ئەبینەوە لە مزگەوتە دوای ئەم مانگە بۆچی مزگەوتەکە چۆڵکەین؟ کاکە ئیدیتە دەست کییە؟ ئەم مزگەوتە مسلمان ئاوەدانی نەکاتەوە و کێ ئاوەدانیەکاتەوە؟ بیدەی بەدەست هەر مولحید و مارکس و علمانیەکەوە بەسەر تا ئیڕوخێنێت بۆچی چۆڵەکەیت؟ گوناحە نێرگە لە خانەکان پڕە، گوناحە ئەو هەموو نادی و ئەو هەموو نادی کڵاپە هەر هەمووی تا بەیانی جمەی دێت بۆ مزگەوتەکان چۆڵ بێت. بیرێکت لە خۆت کردوێتەوە تا ئێستا فێری قورئان نەبوویتە؟ بیرێکت لە خۆت کردوێتەوە تا ئێستا مامۆسای قورئانت نییە؟ بیرێکت لە خۆت کردوێتەوە تا ئێستا نوێژی بەیانیان بە جەماعەت ناکەیت؟ بیرێکت لە خۆت کردوێتەوە کاکە ئەم هەموو پارەت کەڵەکە کردووە حتا ئێستا بە دڵتان نەهاتووە حەجێ بکەیت؟ هەتا ئێستا بە دڵتان نەهاتووە ڕۆژێک لە ڕۆژان بڕۆی تەوافی بەیتێ بکەیت بەیت بکەیت و عومرەیە بکەیت؟ ئیلا مەتە عەزیزەکەم تاکەی؟ کاکەوە تا ڕۆیشتی من وازانم ئێستاش مناڵم، والله وبالله وتالله ئێستاش وازانم مناڵم، بەڵام ئەمە خۆمە خەڵەتێنم مناڵی چی کاکە گیان؟ لە تەنیش باوکمەوە وەستم چەند جاڵێم باوکی شمەک و من وایە ئەوە تا هەردووکمان ڕیشمان لی سپی بووە، بەڵام ئەو بە من لە من بەتەمەنترە ئەگینا لە هەیکەل هەر وەک یەک بواین. ئیلا مەتە یا ئەخی تاکەی با بگەڕێینەوە. ئەم ظروف و دەور و زەمانە فیتنەیە قەسەمەن بالله وا نازانم بەسەر هیچ ئینسانێکا فیتنەی وا هات بێت بە یەک لەم سەگەی بەوەی کەوا حەزت پێیەتی. عیلاقە ناشەرعیەکان لە چاوتروکانێکا ڕوو ئەدات. زینا لە ماوەی 10 دقەیە بۆ دڕێ ئەکەوێت. جاران زینا زۆر قورس بوو. عیلاقەی ناشەرعی و خیانەتی ژین و پیاوەکان زۆر قورس بوو ناکرا. ئەگەر کەسێ زۆر مەیلی لێ بوایە بە مانگە اینجا ڕەنگە تووشی کارێکی وا بووایە. بەڵام ئێستا لە شەقامەکان ڕێگەت پێگرێت، لە زانکۆکان ڕێگەت پێگرێت، شەیطانەکەی دەست مۆبایلەکەی دەست بە کەیفی خۆت ئەتوانی یاری پێ بکەیت، ئەتوانی تەڵەباتی پێ بکەیت. بۆی ڕۆژگارەکە ڕۆژگارێکی زۆر فەسادە. پێویستمان بە عەقیدە و تەوحیدە، پێویستمان بە ئیعادە نەزەری خۆمانە، بە خۆمان بچینەوە پێش ئەوەی مردنی خەمان پێ بگرێت کە مردیت ئیتر ڕەجعەت و گەڕانەوەیکی تر نییە. هەرچەندە داوا بکەی خوای گەورەی یارمەتیت نادا بگەڕێیتەوە. هیچ کەسێ لەو قەبرستانە نەگەڕاوەتەوە، هیچ مردوویەکی لە خزمەکانمان نەگەڕاوەتەوە، هەمووی لە قەبرستان چاوەڕێی قیامەتێتی. قیامەتش زۆر نزیکە عەزیزانی خۆم، مردنی هەر کەسێکمان قیامەتە. ئەو کاتە ئەزانیت کەلا سەوفە تەعلەمون ثم کەلا سەوفە تەعلەمون. ئەم دنیا هیچ نییە عەزیزانی خۆم.